تو بخشندی بمان بخشی خوای جان يا إله إلا الله بمان بخشي باشی کاک عونی خواهي جان هدايات ما بيبو رجاس خواهي جان لقونا حكان ما خوش بخواهي جان کاک عونی بۆ شتێک هاتووم يا ربي خواهي جان إما تاوان باري بتاواني خمان ما لقى الله أنك يا ربي خواهي جان آمين يا ربي خواهي جان كاك مجي جان يخوا بخير بيسر تشاو دەستێ ماجەکەم کاکە عونی ژیان وەڵی ئەمەنە خۆشحاڵم ئاوا ئەبینم نوێژەکەی لەسەر بەرماوت کە جەنە بە پێست نوێژە نەکرد بخوا چی بکەین کاکە مەجی جان ئەم بوو مە لەرزێ ڕۆح هەمومانی بردووە ئەترسم ڕۆژە بکەینە ژێر ئەم دار و پەردوانێ و وتم بابێ بە ئیمانی نەمرین چی بکەین کاکە عونی منیش بۆ ئەو مەوزوعە هاتووم شتێک هەیە نازانم چۆن پێوە بڵێم بێڵێ دووشەمە هەمانەژین لە شێر خاک ئەها بیرتە کاکە عونی ئەو ساڵە جەماعەت هاتن بردیانی بکتە کوێ دێشێ 4 ساڵیشیان حکومای ئێ بیر بە ئێ ئەوەی کە تەقریرەکەی لیای بەڕاستی دەبابە بەڕاستە ماشە کاکە تۆ بۆچی ئەمە کردی خوانە ناز ئەزانی من 4 دانە ساڵ شەقم خوارد 4 دانە ساڵ ئیهانە کرام 4 دانە ساڵ نازانم هەچی خراپە بەسەر من هات چۆن وات کرد داخل کاکە عونی ئەگەر وام نەکردا وەڵی نامبراوە بۆ منیش ئەی خوانە ناوێت دەمەدا بە 4 دانە ساڵ هەر ناوی تیریم خوارد وەڵی کاکە عونی ئەگەر 4 ساڵ نانی تیری خواردبێ ئەبێ مەمنونی من بیدەستا ئەگەر وانە بۆیە برنج و گۆشت خواردایە شەکرەش و زەختیش ئەفڕێ پشی و بر هەی بێ وجدانی وەکو تۆم لە دنیا نەدیوە وەرە ئەزانم بێویژدانم وەڵی خەی خۆم فەوتینم دواتم بابچم داوای گردن ئازایی لێ بکەم هاتووم گردنم ئازاکەی باش لەبەر خاتری ئەم بۆ مەلەرزەیە نەبووایە قەت گردنم ئازا ناکردی چون کاکە دووشەمە هەومان تیاچین لەبەر ئەوە بڕۆ گردن ئازابێ دەستێ خۆش بێ خۆ دووشەمە هەر هەمووان پانە بینەوە خوا جیق و فلیق بان دەرێت لەگەڵ خشت و خۆڵەکە جیانە بینەوە ماڵە ئاوابێت من هەتاماوە مەمنونی تۆم جا ئەگەر یارمەتی بێ من بڕۆم چکە خەڵکێکی زۆر ماوە گردن ئازایان لێ نادا نیشە دانیشە کاکە شتە ماوانە با من شتێکی خۆم و پێ بڵێم بە قوربانێ بم ئاخە سەیکە بۆ نان خواردن بڵێ بەخوا فریان ناکەم یەک خایمە نووسی و ئەمەنێ بچم گردن ئازایان لێ بکەم کەتنی دنیام ناوەت ناخواردن نییە منیش کەتنێکم ناوەتەوانێ حەزەکەم با پێ بڵێم ئادەی چییە؟ بە نسبەتی گەلاوشخانی خێزانی پێشوت ئێ ئەوە من بووم سەبەبەکەی کە لە یەک جابوونەوە هەی بێویژدان ئەمە تۆ بووی خورەتە یێڵە دەی گردنە ئازابێ خۆ دووشەمە هەموو پان و پلیژە بین و جیق و فلیقمان دەرێت گردنە ئازابێ ماڵە ئاوا بێ یاخوا یا ڕەبی خوای جان لێمان نەگری لە تاوانەکانمان خۆش بخوای جان ئەوە پاکمان لە پاک ئەوە یەک بەیەک بووین باشە وەڵاهی یەک شت ماوە لەوەش هەگەردنم ئازاکەی ئیتر تەواو ئادێ بزانین ئەمەیان چییە ئەها فترەیە بیت وەزعم باش نەبوو ڕۆژێکیان هاتم بۆلات دینارێکم پێ نەبوو وتێ دانیشە مەجێچم لەو بەرە دوو چاهێنم هەتا تۆ توی چاکەی هێنایەوە خەجاڵەتم چەکمەجەکەم ڕاکێشە 100,000 لێ دزیت ئەی خوا دەوا من نەیە ئەمە تۆ بووی من ئەو شاگرد دامام هەر بە شەق تۆپان وتم تۆ دزیوتە باوکە ڕۆژ شاگردێ دەکردن سەوەی من ئەیس لەکوێ شاگردە وەڵڵی ئیشی دەست نەکە فەقیری لە خەفەتە ئەمری خوای کرد مەکە بەهانی هەمومانە بری دووشەمە هەمومان لێک بینەوە پێویست بەوە ناکە من بێویژدانم ئاخر چۆن ئەم شاگردەم ئاوا لێ کرد تازە ڕۆی وازی دەبێنە کردنی یەکترمان ئازاد کردن ئازابێ خوا حافیز بێ دووشەمە هەموو پانە بینەوە